سڵاتان لە بەهزان و خۆشەویستان بەخێر بنەوە لەو ڤیددیۆیەکی نوێی هەواڵەکانی هەفتانە گەڕامۆلاتەن لەگەر ڤیددیۆی هەواڵەکانی ڤیددیۆگەیم و زانیاری لەسەر تەکنۆلۆژیا لەو هەفتەیەدا چەندین زانیاری و هەواڵی تازەمان پێیەک لەگەڵماندا بن و بە یەکە بەیەکە هەواڵەکان باز بکەین شیان بکەینەوە. لە هەواڵ یەکەماندا یاری دراگن کوێستی 12 لەلایەن کۆمپانیا سکوێر ئێنێکسەوە ئەناونس کرا کە تەنها لۆگۆیەکە بڵاوکراوە و یاری گاڵ و ڤۆرکە ڕاگناڕۆکە چۆن نیشاندرا هەرەوەندەی لێ بڵاوکرایتەوە ئەویش هەتا ئێستا بەس دەزانین ئەوەیە کە دراگن کوێستی 12 دەبێت جارە ئێکسەکە پاشەوی 2 ئایا دواتە 2 خەتە کە بە 12 حیسابە کە 12 هەمین بەشی زنجیری یاری دراگن کوێست دەبیتن کە بەشی 11 ساڵی پارە بڵاوکرایەوە کۆتایی ساڵ بوو بازانماژی 11 یان 12 ئێستا لە گەیم پاسیش بەردەستە لەسەر ئێکسبۆکس وان و سیریس ئێکس و پیسیش بەردەستە ئەم لەسەر پیسی تاقیم کردووە یاریەکە زۆر شازە بە دڵمە کە دەتوانم برێم ئەو یاریە بوای لەم کرد کە حەزم بستەیە یاریەکانی RPG یابانی حەزم لێ بوو تاقیب بکەمەوە وی لێکردم چێژ لە یاریەکانی RPG یابانی ببینم و هیوادارم ێوەش تاقی بکەنەوە لە تاقیتان نەکردەوە یاریێکی زۆر شازە چیرۆکێکی شازەیە لە دەستخۆتانی مەدەن میوزیک و شتی تەرتیباتی تایبەت شتی تایبەتە. لە هەواڵی دووەمیشماندا کۆمپانیای سۆنی بڕێوەبەری بەشی پلەیستێشن ژمارەیان دەڵێتن بڕیارماندایە کە ئەپلیکیشن و یاری زیاتر بینە سەر مۆبایلەکان واتەدان قازانج و پارەی باشتر وەربگرن لە گەیمەران کە دەڵێتن یاریەکانیشمان تریپل ئەیەکان هەڵدەدەین بیهینە مۆبایل تریپل ئەیەکان چی یارێک دەگرتەوە کە دەڵێ لە فێرس پارتەکانی خۆشمانە کە کۆمپانیانی بخۆیان دروستیان لەلایەن کۆمپانیەکانی داوەت بە سۆنیۆ دروستکرایە کە وەکو یاریەکانی گاڵڤۆرە سپایدەرمانە هۆرایزنە ئەوانە تریپل ئەیەکانینە کە زۆر یاری تریشن کە دەڵێتن دایانهینە مۆبایل بە شازی سێڤس لایف سێڤرس دەبیتن واتە وەکو گەیم پاسی مۆبایل ئێستاکە دەیبینن دەتوانین بە شێوازی ستریمینگ یاری پێ بکەیت ئەویش هەر بۆ شێوازە دەبی ئایا کۆمپانیای سۆنی دەوێتن پلەیستێشن نایبینتە مۆبایل و منافەسی گەیم پاسی پێ بکە هەروەکەوەی ماوەک بەر لە ئێستا باسی کرد کە دەیانەوێتن شتێک بکەن منافەسی گەیم پاسی پێ بکەن ڕائینگۆرتیە لەسەر ئەو بابەتەی پێتان باش یاریەکانی سۆنی بێتە سەر مۆبایل بە شێوازی لایف سێڤس لە بۆ ئەو خەتەی کوردستان کە ناگونجێتن. لە هەواڵی سێمیشماندا کۆمپانیای سۆنی ڕایگەیاند کە بەرەبەر یاریەکانی خۆی دەنێرتە سەر پیسی هەروەکەوەی باسمان کرد بۆ مۆبایلش دەنێری لە یەکێک لە یاریەکانش کە ئێستا لەو ماوەی بەردەست دەبێت لە پیسی یاری ئەنچارتدی چارە کە دەخرێتە سەر پیسی بەڵام سۆنی دەبینم دێتن ئەو یاریانە کە دەینێتە پیسی ئەو یاریانەیە کە قازانجی خۆی باش لێ کردیەوە و باشی فرۆشتیە وەکو یاری ئەنچارتد کەوا 5 ساڵە وابزان بێسەدەبتە 6 ساڵ بڵاوکرایەوە یاری ئەنچارتد 2015 یان 2016 بڵاوکرایەوە کە ئێستا دەینێتە پیسی کە ئەوەش زەلەرێکی زۆر لە سۆنی ناداتن کە برێ یاریەکەی زۆر نوێ بیتن بینێتە پیسی وەکوی ئەوی یەکەم ڕۆژ بیتن یان مانجی یەکەم بی بەڵکو دەوێتن یاریەکانی بەرەوە کۆین دەکە ئەو فڕی دەداتە پیسی هەتا لەو لایەش قازانجێکی لێ بکات وەکو یاری دەیز گۆن کە 2018 بڵاوکرایە ماوەیەک بەر لە ئێستا ناردە پیسی هەتا 3 ساڵ لە بۆ پلەیستێشنی بوو دواتر دایە پیسیش دەوێتن یاریەکان کە کۆن دەویتن فڕیانداتە پیسی. لە هەواڵی دواترماندا یاری داینلایتی دوو ڕیلیز دەیتەکەی دواخرە کاتی دەرچوونەکەی خرایم هەفتی 12 ساڵ 2021 واتە کۆتاییەوە ساڵ بڵاو دەکرێتەوە لە مانجی 12 هەفتی 12 بڵاو دەکرێتەوە کە یاریەکە شێوازی پارکۆر دەبێت نەرۆک و بەشیەکەم کە هەرچەندە بەشیەکەمیشم تاقی نەکردەوە تا ئێستا چونکە ئەم بەدەستم نەکەتیە ئەم حەزم لێ بە شێوازی دیسک بەیەکەم حەزم لێ بە ئۆنلاین بیکڕم لەبەر ئەوە ئەتێستا بەدەست نەکەتی ئیشاڵاگە بەدەستم کە تاقی دەکەم و باسیشی لێوە دەکەم هەڵ دەدەم ڤیدیۆشی لەسەر بکەم. لە هەواڵی دواترشماندا لە بۆ یاریانی کە لە بۆ پلەیستێشن ناو لە بۆ مانجی داهاتوو بەردەست دەبن بریتن لە یاریەکانی سێ بەشی سۆنیکە لەوانە سۆنیک فۆرس و سۆنیک مێنیۆ سۆنیکێکی تریشە تیم ڕیسینگە بەڵێ سۆنیک تیم ڕیسینگ کە لەگەڵ دەنگۆشێ دەوترێت یاری دەوێت چەری سێش بخرێتە ناو پلەیستێشن ناوە کە ئەوانش گرنگترین
ئەو یاریانەمە کرد بۆ پلەیستێشنەوە بەردەست لە هەواڵی دواترماندا هەفتەی ڕابردوو شۆکێسێکی سۆنی بەڕێوەچوو بە ناوی ستێت ئۆف پلەی کە شۆکێسێکە تایبەت بە خۆیتی کە تێیدا 14 خولەک لە گەیمپلەی یاری هۆرایزن فۆربیدن وێستی نیشاندا کە دەتوان برێ جوانترین گەیمپلەی و جوانترین گرافیک بووە ئێستا دیتیتم لە ناو ڤیدیۆ گەیمدا کە دەتوان بڵێم ئەوەیە گرافیکی پلەیستێشن 5 ئەوەیە توانای پلەیستێشن 5 کە چەک و تەرتیباتی حرەکە و ئەنیمێتی نوێ تێدایە کە دڵخۆشم بۆ یاریە هیوادارم یاریی سەرکەوتوی لێ دەربچیتن ئازەرەی لێ نەکەن چونکە بەش یەکەم کە تاوا کرد یاریەکە یەکجار نایەوە بەش یەکەم تاوا کردیە و زۆرم بەدڵ بوو یەک بوو لە باشترین یاریەکانی ژیانم کە تاقیم کردووە تا ئێستا هیوادارم بەشی دووەمیشی شەرمەزارمان نەکە کۆمپانیا گۆرێلا شەرمەزارمان نەکاتن یاریەکەی شاز دەرچیتەوە دیسانەوە هەرچەندە ئەوە هەتا ئێستا ئەو گەیمپلەی کە نیشانیدا بە پلەیستێشن 5 نمایشکرا بوو نازانی پلەیستێشن 4 چۆن دەبێت ڤێرژنی پلەیستێشن 4 بەڵام زۆربەی گەیمەران ڕخنیالەوە گەر دەیانگوت ئەو گەیمپلەیە زۆر دووبارەیە بەڵام ئەم زۆرم بەدڵ بوو ئایا ڕاینگۆ چێ لەسەر یاری هۆرایزن فۆربیدن وێست ئایا بەدڵتانە هەواڵی دواترماندا دەنگۆ هەیە کە دەڵێن یاری کرایسیسی 2 ڕیماستەر دەکرێت هەروەکەوەی کە بەشی یەکەم ڕیماستەر کراوە کە لە بۆ هەموو پلاتفۆرمەکان ڕیماستەریان کردەوە کۆمپانیا کە لەلایەن کۆمپانیا بارنەرەوە دروست دەکرێتن کە بەشی دووەمی لە ساڵی 2011 دەرچوو لە بۆ پلەیستێشن 3 و Xbox 360 و PC کە ڤێرژنی پلەیستێشن 3 یەکەم هەیە من کە بەشی دووەم سێم هەیە بە دیسک لە پلەیستێشن 3 دەڵێن بەشی دووەمی ڕیماستەر دەکرێتەوە ڕاینگۆ چیە حەستان لێ یاری کرایسیسی 2 تاقی بکەنەوە دیسانەوە بە ڕیماستەر واتە بە شێوازە گرافیکێکی جوانتر لەسەر کۆنسۆڵی نوێ و وەروە PC هەواڵی دواترماندا دەنگوێت ئەو جارە دیسانەوە دەڵێن یاری GTA 5 کە کۆمپانیا ڕایگەیان کە ئەبێتی دەکاتەوە لە بۆ جێنەرێشنی نوێ لە بۆ پلەیستێشن 5 و Xbox Series X کە بەتەمایە هەتا ئێستا نەیگوتیە ئەپدێتەکەی بە پارە دەبیان بە فری بەڵام ئەو قسەی لێ نەکردیە دەنگۆیەکی زۆر هەیە دەڵێن یاریکە دیسانەوە دەبی بیکڕێەوە بە فول پرایس بە پرایزی پلەیستێشن 5 باتە بە $70 بیکڕێەوە کە ئەوش وەختنێکی زۆریان لێگر گەیمەران کە دەڵێن ئەمە چەندین جار یاریەکەمان کڕیە پێویستە دیسانەوە ئێستا پلەیستێشن 5 ش بیکڕینەوە ئایا ئەو عەدالەتە یاخود نا بەڕای من یەک لەوانە من نە لە پلەیستێشن 4 کڕیتم نە لە هیچ کۆنسۆڵێکی کڕیتم تەنها لە PC لە ئیپیک گەیمێش بە خۆڕایی وەرم گرت کە بەڕای من $70 ناینی کە بە GTA 5 دیۆکە ئەو یاریە کۆم بووە هەرچەندە دەڵێتن دیزاینی جیهانەکە و هەموو ماپەکە و هەروە زۆربەی کارەکتەرەکانیان نوێ دەکرێتەوە جوانتر دەکرێتن گرافیک کوشتی بەرز دەکرێتەوە بەڵام بەڕای من ئەوەندەی ناینی چونکە خەڵکی زیاتر چاوەڕە GTA 6 باوەڕ ناکەم فرۆشێکی ئەوتۆی هەبی لە GTA 5 هەرچەندە زۆر کەس هەیە دەیکردەوە زۆر کەس هەیە دەیکڕی بەڵام باوەڕ ناکەم هەموو گەیمەران بچن لە پلەیستێشن 5 یان Xbox Series X GTA 5 بە $70 بکردنەوە ئەو نەعەدالەتی بەڕای من دواترماندا دیسانەوە لەسەر ئایا GTA 6 کەنجی بڵاو دەکرێتەوە کۆمپانیای Take-Two ڕایگەن کە هەتا ناوەڕاستیم تەمانی 6 2022 نۆ یاریان گەورەیان هەیە کە 21 یاریە خۆی بەس نۆ یاریان گەورەیە کە دەڵێتن لەو نۆ یاریە باوەڕ ناکەم کە GTA 6 تێدابیتن زۆربەی گەیمەران ژوا دەڵێن چونکە یاریەکانی Take-Two چییە؟ یاری وەرزشەکانی زۆربەی تێدا تقریبی 7 لە بۆ 8 یاری وەرزشیە یەک دوو یاری تریشی تێدا ئایا نازانی چی تێدایە بەڵام تاوەکو 2024 دەڵێتن 8 یاریە 7 یاریەک لە ڕێیە کە تێدا سەر و 19 یاریان گەورەنە کە ئەوە ژوا دەردەخاتن کە تێدا GTA 6 هەدەوی تێدابی خۆ بەتەمانی بیخاتە 2026 و 27 بەتەمای چی ڕۆکستار لەبەر هەندێت کۆمپانیای Take-Two ئەوی ڕاگەیان کە دەڵێتن ئەگەری زۆرە کە دەنگۆیە دڵن ئەگەری زۆرە لە نێوان 2023 و 2024 یاری GTA 6 تێدایە
ئەگەری هەرە زۆری لە نێوان 2023 باوەڕ ناکەم لە ساڵ 2022 یاریەکە بڵاو بکرێتەوە. لە هەواڵی دواترماندا لەسەر یاری ستارفیلد کە کۆمپانیای مایکرۆسۆفت ڕایگەن کە یاری ستارفیلد کە لەلایەن بەثێستا و دروست دەکرێت یارێکی نوێیە کە تەنها لە بۆ ئەکسبۆکس دەبێتن باتە ئەکسکلوسیڤ دەبێت لە ئەکسبۆکسی بەڵام جارە نەیگوتی ئایا ئەکسکلوسیڤەکی کاتیە یاخودە تاهتاییە. لەبەر ئەوە یاری ئێستا خۆتان دەزان کۆمپانیای مایکرۆسۆفت باتێستای کڕیتەوە ئێستا دەتانی بەکەی خۆی ئەمە لە سەر کات چ یاریێک کات ئەکسکلوسیڤ لە خۆی چش ناکاتێ. وەروە دەنگۆیەکی زۆر شێ لەسەوەی دەڵێن کە ئەکتەری بەناوبانگ تۆم کروس کە ڕۆڵ دەجێڕێت لە یاری ستارفیلد لە کۆمپانیای باتێستا بەشداری دەکاتن لەو یاریە. لە هەواڵی دواترماندا جیسن سترایر دەڵێتن کە لە ڕیپلایەک لە کۆمپانیای سۆنیۆ دەڵێتن کە یاری گادڤۆر چەند مانگێک لەمەوبەر لە لای خۆیانەوە دوایان خستیە بەڵام هەتا ئێستا ڕائن نەگەیان دێ بە خەڵکی ئەگەری هەیە لە جاری داهاتوو لە قسەکردنی خۆیان واتە لەوانەیە لە E3 لە کاتی E3 کە خۆی سۆنی دەڵێتن بەشداری E3 ناکەم خۆم ستەیت ئۆف پلەی خۆم دەکەم کە ئەگەری هەیە لەوێن دەرپێمان ڕابگەینتن کە یاری گادڤۆر دوا دەخرێتن یاخود لە کۆتاییەکانی ساڵ ڕای بگەینتن جارێ ئەو دانێتن بە شێواز دەگەانی بە خەڵکی بدرێن ئەگەر یاری گادڤۆر دواخرا ئەو کەس سوپرایز نەوی پێ یەکسەر لەسەری نەشتێتەوە سۆنی دەوێت جارێ بە دەنگۆ بڵاوی بکاتەوە هەتاوەکو لە سەریان نەشتێنتەوە ئەوەش کە پلانی خۆیانە کە دانێتم زانن خەڵکی ڕایی چۆن دەبێت لەسەر دواخستنە و دواتر هجوم نەکرێتە سەریان. لە هەواڵی دواترماندا لە دوایەوە هەمووی ڕشتێک کە کرایەسە سۆنی یاری ئەکسکلوسیڤ نییە ئەکسکلوسیڤ نییە سۆنی ڕایگەیان تووڕە بوو سۆنیش ڕایگەیان کە 25 یاریان لە دروستکردندا ئێستا یاری ئەکسکلوسیڤی تایبەت بە خۆیان کە دەڵێتن نیوە بەسەر ئەو یاریانەش هەتا ئێستا نەتانیتە پێشتر نەبووە زنجیرەی نوێنە لە یاریەکان یاری تازەنە کە دەڵێ نیوەی ئەو یاریانش ئەو یاریانی پێشمواتە زنجیرە کۆنەکانە کە بەشی تازیان لە بڵاو دەکرێتەوە وەکو گادڤۆرە هۆرایزنە ئەو یاریانە زنجیرە تازەکان زنجیرەی یاری کۆنەکانن کە بەرداوی پێدەدرێتن کە ئەوش وەڵامی سۆنی بلە بۆ گەیمەران کە 25 یاریمان لە ڕێیە کە دڵخۆشن بۆ هەواڵە چونکە سۆنی دایمە بۆی ناسرا کە یاری تایبەت بە خۆی زۆر زۆرە ئێستاش مایکرۆسۆفت بووە بە هەمان شێدێ هەمان ڕێچکە بگرێتن کە یاری تایبەت بە خۆی زیاد دەکاتن بەرەبەرە هەروەک باسمان کە ستارفیلدی کە ئەکسکلوسیڤی خۆی کە پێشتر بە تەمابوون لە بۆ سۆنیش بڵاو بکرێتەوە لە بۆ پلەیستیشنیش بەڵام ئێستا بۆ تایبەت بە لە هەواڵی دواترماندا یاری دە لاست ئۆف ئەس پارتی 2 کە ئەپدێتێکی لە بڵاو کرایەوە لە بۆ پلەیستیشن 5 کە تێیدا گرافیکەکەی دەستکارێکی ئەو تۆلێ نەکرێ تەنها یاریەکەیان بەرز کردێتەوە لە 30 FPS لە بۆ 6 FPS کە ئەوەش کارێکی باشە لەلایەن کۆمپانیای ناوتی دۆگۆ کرایە کە بەڵام دەبا یاریەکە شەندەک جوانتر بکەن شتەکە باشتر دەبوو بەڵام یاریەکان جوانتر نەکرێت تەنها FPSەکان زیاد کرد. لە هەواڵی دواترماندا کۆمپانیای مایکرۆسۆفت ڕایگەیان کە خۆی و کۆمپانیای ئەکسبۆکس وەروە بەثێستا پێیەکەوە بەشداری هەموو کۆنفرانسەکانی ئەو هاوینە دەگەن کە چەندین کۆنفرانس بەڕێوە دەچن تێدا بەشداری هەموو کۆنفرانسەکان دەکرێت. لە هەواڵی دواترشماندا لە بۆی یاری کاڵ ئۆف دیوتی وارزۆن مۆدی وارزۆن تێدا کارکتەری ڕامبۆ لە بۆ یاریەکە ها لە بۆ سیزنی نوێ وەروە کارکتەری داین هارد کە لە بۆ یاری وارزۆن زیادکران ئێستا بەردەست نەتوانن بیان کڕن. لە هەواڵی کۆتاییماندا یاری نیلۆکنی دوو بەردەست لە بۆ نیتاندۆ سویچ لە هەفتی مانجی نۆ ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە لە بۆ نیتاندۆ سویچ و بە هەموو دیۆسەکانیشەوە. ئەو شەواڵەکانی ئەوڕماوی هیوادارم بەدڵتان بێتە ڤیدیۆچکە و کاتەچکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ.